دکتۆر ئەگەر لایەنی پەیوەندی کەم تەرخەم بێ خەڵکی زیاتر قسە بکات لەسەر ئەو بابەتە. پێویستەکە ئێوە زیاتری بۆ بزانم قسەی لەسەر بکەن. ئەویش ئەگەر هەر کەسێک خۆی بهێنێتە جێگەی ئەو ماڵەی کە با بڵێن سێوان و منداڵەکانی ینی خاوەنی ئەوانە و لە هەمان کاتە کە سوکاری مێردەکەش ینی هەردوو لە دەبێت چۆن خەڵک مامەڵە لەگەڵ ئەوانەیە بکە ئایا بەهۆی کەسێکەوە دەکرێت کە سوکاری با بڵێن مێردەکە یان هاوشینەکە بە چاوێکی تر سەیریان بکرێ ئاین لەمەیە چی ئەڵێ ئەمە یەکەم. دووهەم کەسێک ئەکوژێت قیساسی بەرامبەرەکرێت دەکوژرێتەوە بە بێتاوان با بڵێن وەک بەپێی ئەوەکان. بەس ئەگەر کەسێک چوار کەسی کوشت بێ یعنی تەنها ینی ئینسان ئەگەر خۆی بێنێتە شوێنی کە سوکاری سێوان خان دەڵێ ئایا کەسێک چوار کەسی بێتاوانی لە ئێمە کوشت بێت دەکرێت یەک جار بکوژرێتەوە دەکرێت هەر یەک کەس بێت ینی ئەوە ڕەنگە پرسیار بێ بۆ هەردوو لا با بڵێن. بۆ وەڵامی پرسیاری یەکەمی جەنابەت خوا لە قورئانی پیرۆزە فەرمێ وەلا تەزیڕ وازیڕەة ویزرە ئوخرا. هیچ کەسێک تاوانی هیچ کەسێکی تر ناگرێتە ئەستۆی خۆی و تاوانبارێک کە تاوانێک بە ئەنجام ئەگەیەنێ هیچ کەسێکی نزیک و دووری تاوانبار ناکرێ و تۆڵە لە خزم و کەسوکارەکەی ناکرێتەوە. ئەو کەسێک کاستاوە بەم تاوانە ئاینی پیرۆزی ئیسلام بە چاوی ڕێزەوە تەماشای خزم و کەسوکارەکەی ئەکا و خزم و کەسوکارەکەشی وەکو هەموو تاکیشی کۆمەلگا ناخیان هەژاوە و بریندار بوون بەم کارە ساتە و پێویستە ڕێزیان لێ بگیرێ سوکایەتیان پێ نەکرێ شعوریان بریندار نەکرێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر کەسێک تاوانێک بە ئەنجام ئەگەیەنێ ئەگەر کەسێک بکوژێ دوو کەس بکوژێ سێ کەس بکوژێ ئەوە ئەکوژرێتەوە بەڵێ بە کوشتنەوەی تۆڵەی لەسەر جێبەجێ ئەکرێ. خۆ ئەگەر هاتوو چەندین کەس لەم کەیسەیە دەستیان هەبێ لە کوشتنی ئەو ئافرەتە و لە کوشتنی مناڵەکانە ئەگەر هەزارەها کەسیش بن بەپێی شەریعەتی پیرۆزی ئیسلام هەمویان ئەکوژرێنەوە. چونکە ئێمە یاسایەکمان هەیە کە لە سەردەمی هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەرە لە سەردەستی عومەری کوڕی خەتابە جێگیر بوو لە کاتێکا چەند کەسێک بەشدار بوون لە کوشتنی کەسێکا لە سەنعای پایتەختی یەمەن فەرمووی ئەگەر هەموو خەڵکی یەمەن بەشدار بوونایە لە کوشتنی ئەم ئینسانە هەر هەمویانمان ئەکوشتەوە. زۆر سپاس دکتۆر پەیامەکە و گەیشت. ئەگەر هەر کەسێکیش بکوژێ بەڵێ بە کوشتنەوەی بە سزای خۆی ئەگات.